زەنگێکی مەترسیدار لە هەرێمی کوردستان لێدراوە، ئەویش وشکە ساڵیە. کەمی ڕێژەی بارانبارین لەم ساڵدا هۆکاری سەرەکین بۆ کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستاندا. ئەگەر چارەسەرێ بۆ دۆخەکە نەدۆزرێتەوە، ئەوە وشکە ساڵی دەبێتە پێناسەیەکی هەمیشەیی بۆ ساڵانی داهاتوو لە هەرێمی کوردستاندا. لە دەریاچەی دوکانم ئەم ساڵ بەنداوەکە 14 مەتر ڕێژەی ئاوەکەی کەمی کردووە. دەبوو بەنداوەکە 7 ملیار مەتر سێجا ئاوی تێدا بووایە، بەڵام ئەم ساڵ تەنها 3 ملیار مەتر سێجا ئاوی تێدایە. 60 سەرجەم سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان پشت بە ئاوی باران دەبەستن. ئەگەر باسێکی بەنداوی دوکان بکەم کە 40 لە وڵاتی ئێران و زەی بچووکەوە دەڕژێتە هەرێمی کوردستانەوە، کێشە و گرفتی بۆ دروست بووە، ئەویش بە هۆکاری ئەوەی دروستکردنی چەند بەنداوێکە لە سنووری ئەو وڵاتە بە ڕێژەی 110 بۆ 115 ئەو ئاوەش کەمی کردووە. بەگشتی ڕۆژانە لە هەرێمی کوردستاندا 150 ئەو ئاوانەی کە سەرچاوی ئاون لە هەرێمی کوردستاندا بە فیڕۆ دەچن. لە بووژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. بەهۆی کەمی بارانبارینەوە لە هەرێمی کوردستان ئاستی ئاوی سەرزەوی و ژێرزەوی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. ئەوەی پێشبینی نەدەکرا بارینی ئەو ڕێژەکەمەی باران بوو لەم ساڵدا. جگەلەوەی لەم ساڵ و لە ساڵانی ڕابردووش هیچ ئامادەکاریەکی ئەوتۆ نەکراوە بۆ پاراستنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان. بەشێکیش لە سەرچاوەکانی ئاو لەلایەن وڵاتانی دراوسێەوە ئاوەکەی دەڕژێتە هەرێمی کوردستان. هەر هەمان وڵاتان بەنداویان لەسەر سنوورەکە دروست کردووە. ئەمەش بە تەواوەتی کاریگەری کردوتە سەر ئاوی دەریاچەکان لە هەرێمی کوردستاندا. جگەلەوەی کە ئەم دەریاچەیە و ئەم بەنداوە پشت بە ئاوی باران دەبەستێ، سەرچاوە سەرەکیەکەی کوێیە؟ دەوترێت کە لە وڵاتی ئێرانەوە زەی بچووکە دەبێت کۆمەڵە بەنداو دروستکراوە. ئەمە تا چەند کێشەی دروست کردووە کە ئاوی ئەم بەنداوە کەم بکاتەوە. سەرچاوی زەی بچووک لە ناو خاکی قوڵایی خاکی ئێرانەوە، لە قوڵایی خاکی کوردستانی ئێرانەوە لە شاری پیرانشارەوە لەوێ سەرچاوە دەگرێت نزیکی 100 تا 125 کیلۆمەتر دەبڕێت دێتە ناوچەی بانە و سەردەشت و لەوێدا پێچەکاتەوە لەگەڵ ئاوەکانی ناو کوردستانی ئەم دیۆ یەک دەگرێتەوە دێتە ناو دەریاچەکەەوە. ئەوان ئەو سەرچاوی زەی بچووکە کە لەوێ دەست پێ دەکاو هەتا ناوچەی سەردەشت دێ، ئەوان کۆمەڵێ پرۆژەیان دەست پێ کردووە و ئێستا بەردەوامن لە کۆمەڵی پرۆژەوە هەندێکیان تەواو بووە. هەندێک لەو بەنداوانە تەواو بوو کە لەسەر زەی بچووک دروستکراون، دوانیان لای ناوچەی پیرانشارە، دانێکیان بە ناوی بەنداوی سیڵوەیە، دانێکیان بە ناوی بەنداوی کانیسیبەوە. بەنداوی کانیسیب ئەم ساڵ ئەوە بوو لە سەری ساڵدا کرایەوە، دەست بە پڕبوونی کرا 220 میلیۆن مەتر سێجا دەگرێت لە کاتێدا کە پڕ دەبێت دوای 550 میلیۆن مەتر سێجا دەباتەوە دەریاچەی ورمێ نایەڵێ بێتەوە ئەم دەریاچەوە. کەواتە وشکە ساڵێکە بە دەرەجەیەکی بە پلەیەکی سەرەکی تەئسیل لە کاریگەری دەبێت لەسەر ئاوی دێتە ناو دەریاچەی دوکانەوە و کاریگەری دوومیشیان ئەو بەنداوانەیە لە مەودای نزیک و لە مەودای دووریشدا زیاتر کاریگەریان دەبێت بۆ چەند کاریگەری دروستەکان. ئێمە ئەگەر ناوچەی دابارینی خۆمان حساب بکەین لە 160 دەکەوێتە کوردستانی ئێرە و لە 140 دەکەوێتە ئەو دیۆ کوردستانی ئەو دیۆ. بەڵام ئێمە ئەگەر حسابی بکەین لە 140ەکەی ئەوان ناوچەی دابارینی زۆرترە، واتە ئێمە ئەگەر ئەوان نێڵن ئاوەکەمان بۆ بێ ئەوە هیچ بێتە ئەم دیۆ هەموو ئاوەکان بگۆڕن و سەرچاوەکانی بگۆڕن و واتە جوگرافیا بگۆڕن. ئەو کاتە ئێمە دەبێت لە 160 کوردستان باڵێ بەدڵنیایە دەیانێت جوگرافیا بگۆڕن کاتێک کە ڕێڕەوی کە بەنداوێک دروست دەکەن و ڕێڕەوەکەی دەگۆڕن و توناڵێکیان دروست کردووە 35 کیلۆمەتر و نیوە ئاوەکە دەباتەوە بۆ دەریاچەی ورمێ. بێزگەلەوە بەنداوی کۆڵەسەی سەردەژەوەتانی لێرەوەیە نزیکە لە خۆمانەوە ئەو پێش ئەوەی ئاوەکە بێتە ناو کوردستانی ئەم دیۆ لەوێ بەنداوی کۆڵەسەیان دروست کردو زۆر جار لە کاتی هاویناندا کێشە بۆ ناوچەی خەڵاتجێ و ناوچەکانی پشتەوەی ئەم بەنداوەکە لێمان دیارە بۆ ناوچانە دروست دەکەن و ئاوەکە لە هاویندا دەگرنەوە لەوە کەواتە لە مەودای دووردا بەڵە کاریگەریان دەبێت بەدڵنیایە و کاریگەری تەواو دەکەن. بەڕێوەبەری بەنداوی دوکانیت کەمکردنی ئەم ئاوە لەم دەریاچەیە چیت ئەڵێ چی بە تۆ ئەڵێ ینی چ کاریگەریی کردوتە سەر خۆت؟ واللهی کاریگەریەکەی تەبان ئێمە کە لێرێکە وەک بەڕێوەبەری بەنداوی دوکانی هەموو ساڵی پێمان خۆشە بەنداوەکەمان پڕ بێ لە ئاو. ئێمە بەڵام ئەوی کە ڕوودەدا لە ناوچەکەدا و کە ئەو بارانبارینەیەکەوە بە پێویست ناباریەوە ئەو بەنداوانەی کە دروست دەکرێن ئەمانە پێمان دەڵێکەوە ئێمە دایمەن دەبێت لە بەنداوەکەدا بەرنامە و پلانی زۆر تۆکمەمان هەبێتەوە نەیەڵین یەک قەترا ئاو بەر بدەینەوە، نەیەڵین ئابڕاتە خواری بەنداوەکەەوە بە بێحساب واتە بە ژمارە. ئەوەی کە دڵم ناخۆشەکە ئەوەیە کە ئەم 20 ساڵی ڕابردوو کەوایە ئایا 20 ساڵی داهاتوو چۆن دەبێت؟
کاک کۆچەر ئەگەر باسی چارەسەرەکە بکەین چارەسەرەکە چییە؟ ئێوە کەسانی پسپۆرن بەڕێوبەری ئەم بەنداون لایەنی حکومی چی بکە سەبارەت بەم بابەتە؟ کاک دیاری چارەسەرەکە ئەگەر بڵێ تۆ چی بکەی یاخود ئێمە چی بکەین ئەبێ بڵێن ئێمە چی بکەین هەمومان بەیەکەوە. ئێمە من لە بەنداوی دوکان کە ئێستا بەڕێوبەری بەنداوەکەم لە بەنداوی دوکاندا ئەوەیە کە دەبێ بەرنامەی وام هەبێ ئەگەر ساڵێک لافاو ڕوویدا ئەو ساڵی 2019 بیلەوە نەکەم ساڵی 2020 21 و 22 هەر لافاوە لە 2019دا لافاو ڕوویدا و ئاوێکی زۆر هاتە ناو دەریاچەکەەوە لە 2020دا وشکە ساڵە کەواتە زۆر ڤاریە بڵە زۆر ڤاریە بڵێ ینی بارانەکە ساڵێکە بینی ساڵێک لافاوە ساڵیشتر وشکە ساڵە ئەبێ ئەو ساڵی کە لافاو بوو ئەو ئەوەی کە کۆمان کردوێتەوە بە بەرنامە و پلانی وات دابنین کە نێڵین خەسار ببێ هەڵیگرین بۆ ساڵەکانی وشکە ساڵەکانی پلان هەیە کە ئەمە چارەسەر بکرێت ینی پلان هەیە بۆ کۆنتترۆلکردن بابەتە باڵە بەڵێمە لە لای ئێمە ئەو پلانەمان داڕشتۆ ئەو پلانەماندانەوە بۆ نمونە ئەم ساڵ ئێستا ئەوەی کە هەمانە لە دەریاچەکەدا کە وەکو بۆم باسکردی ملیارێک دەکەینەوە ئەو ملیارە لە مانگەکانی 5 و 6 و 7 8 و 9 دەدا ئەبێ لەو 6 مانگەدا من دابەشیکەم بەسەر ئەو 6 مانگەدا بۆ 6 مانگە ئەو ملیارە سەرف بکەم ئەمە وەکو من وەکو بەنداوی دوکان وەکو خەڵک بەڕاستی خەڵکیش دەبێت تێبگە ئاوچەند گرنگە ئاوچەند مهمە دەبێت دەست بە ئاوە بگرین دەبێت ئەمە ئەوەندەی بۆ تۆم باس کرد باس لە کەمیەتی ئاو دەکەین ئەی باز لە نەوعەتی ئاواتە لە کوالیتی ئاو بەڕاستی دەبێت دەریاچەکان و ڕووبارەکان لە پیسبوون زۆر بپارێزرێن. سەرچاوەکانی ئاوی سەرزەوی لە هەرێمی کوردستاندا زێی گەورە، زێی بچووک، خاپوور، سیروان، ئاوەسپی. هێشتا هەرێمی کوردستان دەرفەتی زۆری لەبەردەما کە بتوانێت ئاسایشی ئاوی پارێزراو بێت دەیان جاریش هۆشداری دراوەتە لایەنی پەیوەندیدار کە کاتی ئەوە هاتووە بە تەواوەتی کاری جددی لەسەر ئەو بابەتە بکرێت. لەگەڵ یەکێک لە پسپۆری بەنداوەکان گفتوگۆ دەکەم دەپرسم چ توێژینەوەیەکی زانستیان لەسەر ئاسایش و سامانی ئاو لە هەرێمی کوردستان ئەنجام داوە و ڕێگا چارەی خێرا چییە بۆ ئەو بابەتە. توێژینەوەی زۆرمان کردووە لەسەر زێی گەورە و باش وایە ئێمە هەرێمی کوردستان سوود لە ئاوی زێی گەورە وەربگرین لەبەرەوەی وڵاتی تورکیا نەیتوانیوە بەنداوی زۆر لەسەر زێی گەورە دروست بکە لە بەسەختی داوچەکە و لەبەر ئەوەی لە داوچە کوردیەکانی وڵاتی تورکیایە. ئێستا دەرفەت ئەوەیە کە ئێمە بتوانین بەنداوی مامناوەندی لەسەر زێی گچکە دەتوانین بڵین لە منداوە یان لە ئاسکی کەلەک یان لە ناوچەی گوێر دەتوانرێ بەنداوی لێ دروستکرێ بۆ بەکارهێنانی ئاو بۆ کشت و کاڵی و ئاودێری و بۆ ئاوی خواردنەوە دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان. وەکو کەسێکی شارەزا و زانستی لەم بوارەدا باشە ئایا ئەگەر دۆخەکە بەم شێوەی ئێستا بڕوە ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان بۆ ساڵانی داهاتوو ئەکەوێتە ژێر مەترسیەوە بە تایبەتی لەلایەن وڵاتانی دراوسێ و تورکیا و ئێران؟ بە تاکید ئێستا وڵاتی تورکیا لەگە وڵاتی ئێران بەنداوی زۆر دروست دەکەن و هەوڵی ئەوە دەدەن کەمترین ئاو بەرەو بڕژێتە هەرێمی کوردستان. لەبەرەوە ئەمە دەبی حسابی خۆمان بکەین لە داهاتوو ئێمە ئاسایشی ئاومان دەکەوتە مەترسی و ئاسایشی ئاویش زۆر پەیوەستە بە ئاسایشی خۆراک چونکە ئاو خۆراک و وزە سێ چەقی سێ گۆشەکن کە لە یەک جیا نابنەوە. ئاو سامانی ئاو ئاسایشی ئاو لەگەڵ ئاسایشی خۆراک لەگەڵ وزە ئەوانە سێ بابەتی گرنگن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان احتیمامیان پێ بدا. ڕێژەی بە فیڕۆچوونی ئاو تەنها لەسەر زێی گەورە ئەگەر بەگشتیش باسی بکەین لە هەرێمی کوردستاندا چەند بووە بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردووە کە ڕێژەیەکی زۆر باران باری لە هەرێمی کوردستاندا 2 ساڵ لەمەوبەر 50 ملیار مەتر سێجا ئاو لە هەرێمی کوردستان باری لە ڕووبارەکان و باران و بەفر 50 ملیار داهاتی ئاو بوو لە هەرێمی کوردستان تەنها 10 ملیار مەتر سێجا لەو ئاوە سوودی هەبوو بۆ هەرێمی کوردستان کە گڵدراوە لە بەنداوەکان و بەکار هات 40 ملیار مەتر سێجا ئاو بەفیڕۆ ڕۆیش بەرەو
ناوەڕاست و خوارووی عێراق. بۆیە گرنگیدان بە سامانی ئاو لە هەرێمی کوردستان زۆر گرنگە و تەنها لە ڕووباری زێی گەورە ساڵانە 9 ملیار مەتر سێجا ئاو دەڕوا بەرەو ناوەڕاست و خوارووی عێراق. ئەگەر بێت و سوود لەو ئاوە وەربگیرێ سوودی بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوەڕاست و خوارووی عێراقیش دەبێت. ئێرە بەنداوی گۆمەسپانە لە سنووری پارێزگای هەولێر لە ئەگەری تاوبوونی بەنداوەکە دەبێتە سێەم بەنداوی گەورە بۆ گلدانەوەی ئاو لە هەرێمی کوردستان. دەبوو ئەم بەنداوە پێش چەند ساڵێک تەواو کرایە، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانراوە کارەکانی تەواو بکرێت. لەگەڵ سەرپەرشتیاری بەنداوەکە لەسەر وەستانی کارەکانیان گفتوگۆ دەکەم. ئەم بەنداوە دەوچێت بەنداوێک ئەبێتە بەنداوێکی تاقانە بۆ سنووری پارێزگای هەولێر. گرنگی و ئەهەمیەتی ئەم بەنداوە چییە؟ گرنگی ئەو بەنداوە لە باسکردن نایە، ئەوەندە گرنگی زۆرە. بە تایبەتی ئەو بەنداوە بە ڕیزبەندی بەنداوەکانی کوردستان دەتوانی بڵێ پاشی دوکان و دەربەندیخان سێمین بەنداوە کە 80 میلیۆن متر مکعب ئاوی دەگری و لە دهۆک گەورەترە کە دهۆک 47 میلیۆن متر مکعب ئاوی دەگری. ئیتر ئەو بەنداوە گرنگیی ئەوەندە زۆری هەیە لە هەموو ڕوویەکانەوە، لە ڕووی پەروەردەکردنی سامانی ماسی، لە ڕووی گەشت و گوزار، لە ڕووی خەزنێکی ئاوی گەورەیە لە بۆ منتیقەی بۆ بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێرزەوی کە ئەو منتیقەیە ئەسڵەن خۆی کێشەی ئاوی ژێرزەوی هەیە. مەسەن ئەو جوتیاران لەو منتیقەی کە بیر هەڵدەکەنن ویری خۆڵ زۆر کەم دەگاتە ئەو، بەڵام بە پڕبوونی ئەو بەنداوە بەدڵنیایەوە ئاستی ئاوی ژێرزەوی زۆر بەرز دەبێتەوە، دەبێتە منتیقەیەکی تەواو وەکو دەڵێ ئاودێری دەکات. باشە، ئێستا ئێوە وەکو وەبەرهێنەرێکی ناوخۆی بۆ کار لەم پرۆژەیان ناکەن، بۆ بەردەوامی نایەن، کێشەکان چیە؟ بۆچی ئەم بەنداوە کارەکانی وەستاوە؟ ئەمە تا 2019 ئیشمان دەکرد، بەڵام دوای 2019 قەیرانی 2020 قەیرانی کۆڕۆنا هات، ئیتر دیسان حکومەت تووشی ئەو قەیرانی دارایی هاتەوە، ئێمەشی گرتەوە. ئەو سەبەبی ینی سەبەبی ڕئیسی تەواو نەکردنەوە. ئەگەر نایستا لە بەرنامەی ئەم ساڵە لە بودجە حکومەت هەرێمی کوردستان لە بودجەی 2021 بڕێک پارە بۆ ئەم بەنداوە و بەنداوەکانیشی تەخسیس بکرێ، ئێمەش دەست بەکار بکەینەوە وا خەریکین لەسەر و بەندیەوەین لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ. توانای وەبەرهێنەری ناوخۆی لە هەرێمی کوردستانە لە چ ئاستێکە بە تایبەتی بۆ دروستکردنی پرۆژەیەکی استراتیجی واگرن؟ کاکداری وەبەرهێنەرەکانی خۆمان زیاتر ڕوویان کردوتەوە بواری بیناسازی و خان و بەرە و ئەوانە، ئەوەی کە ئێستا پێویست نییە بەڕاستی. مەسەڵەن بڕۆ لە شارێک وەکو هەولێر
بەدەیان پرۆژەی خانوبەرەی هەیە شاری لێە بەڵام بڕۆ 1975 خەڵکی 1925 بەتاڵە بەڵام چونکە لە سەردەمێکی ئەمە لە سەردەمێکی قەیراندا بووینە خەڵک متمانەی کەمترە بە بانکەکان خەڵک متمانەی کەمترە بە پرۆژەکانی تر بۆیە پارەکانیان لەوێ ئیستثمار دەکەن وإلا پرۆژەی وا ئیستثمار بکرێ ئەنی وەبەرهێنەر بێ هاوبەشی ئێمە بکە لەو پرۆژەیەی زۆر گرنگی زۆر زیاتر لەو خانوانە بۆیە داواترسیان لە داهاتەکەی هەیە داهاتەکەیێنێتەوە بەخۆ چۆن مەسەن پرۆژێکی وا گەورە ئیتر هەر لە ڕێی گەشت و گوزارەکەی گەشت و گوزاری ئێرانە هەر بەخۆی ئەو منتقەیە کاکداری بەبێ ئەوەی پرۆژەکە تەواو بێ ئێستا شوێنێکی گەشتیاریە خەڵک لێرانە خانی زۆر گرانە شوێنی دابین خردنی خانی بۆ دۆنمی خانی هەموو کەس پێی ناکڕێ 2 میل لە دەفتەرەکە تا 3 تا 5 دەفتەر دۆلارە بەڵام ئەگەر ئەوە تەواو بێ ئەو کاتە سێقات و سارقات و پێنج قاز دەبێت هەر خەڵک ئیستثمارێکی ئەنی وەبەرهێنانێکی گەورە لە سنووری ئەو بەنداوە دەکات لەو منتقەیە دەکات. بەنداوی گۆمەسپان توانای گلدانەوەی ئاو 8 ملیۆن مەتر سێجا بەرزی بەنداو 69 مەتر ڕێژەی بارانبارین لە ساڵێکدا 400 بۆ 800 ملی مەتر باران ڕێژەی کاری ئەنجامدراو 120 ماوەی تەوابوونی پرۆژەکە 1800 ڕۆژ تا ئێستا لە هەرێمی کوردستان بۆ پرۆژە ئاودێریەکان پشت بە ئاوی ژێرزەوی دەبەسرێت بەو پێی زیاتر لە 6,000 بیر لە هەرێمی کوردستان لێدراوە کەمی بارانبارینیش لەم ساڵدا بە تەواوەتی کاریگەری کردوتە سەر ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان بۆیە شارەزان و پسپۆران خۆشداری دەدەن کە دەبێت ئاسایشی ئاو بە تایبەتی ئاوی ژێرزەوی بۆ ساڵانی داهاتوو بە هیچ شێوەیەک دەستکاری نەکرێت و کاری پێ نەکرێت و زیاتر سوود لە ئاوی سەرزەوی وەربگیرێت. زۆنی نیمچە وشک نابێت ساڵانە لە 250 تا 500 میلیمەتر باران کەمتر لێ بارێت. تا ئێستا ئەو داتانێک کە لە بەردەستمانە لەو ڕێژەیە باریوە بەڵام ئەم ساڵە لە 250 کەمتریش باریوە کە گەیشتوتە 170 دەکرێت بڵێ لە زۆنی وشک دەبارێت نەک بینی وشک و نیمچە وشک بێت. لەبەرەوە بارانبارینیش با بڵێن جاری وهەیە بارانێکی باشیش دەبارێ هەردا دەندرێت بە وشکە ساڵی لەبەرچی سێ هۆی سەرەکی بارانبارین دەبێ هەبێت یەکەم بڕی بارانبارینەکە دووەم ئینتێنسیتی بارانبارینەکانیە شدەی بارانبارینەکە بە چ شدەیەک دەبارێ چوارەم سێیەم خاڵ بارانبارینەکە ئایا مەسافاتی چۆنە ینی زاری وا هەبووە هەموو بارانێکی باش باریوە لە 2 مانگ باریوە لە 5-6 مانگ نەباریوە تا کاڵەکانمان ئیسفادەی لێ بکە. ئەو بەنسبەت باران و ڕێژەکانی ڕێژەی بارانبارین لە هەولێر لە 700 ڕەتداوە ساڵی وا بووە حەسەب ئەو داتانەی کەلامانە و تا نزیکترین 230 میلیمەتر باریوە بەڵام ئەو ساڵەوەکو باسمان کرد 170 کە زۆر کەمترە لەوەی کە تا ئێستا باران باریوە. پرۆژەی استراتیجی ئەوەیە دەبێت تۆ پرۆژەیەکی گەورە ئاوی سەرزەوی بەکاربێنی نەک ئاوی ژێرزەوی. ئێمە بەراوەکانمان هەموو لەسەر ئاوی ژێرزەویە لەبەر ئەوەشە ئاوی ژێرزەوی بە تەواوی دابەزیوە. من ئاگادار بووم لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەنداو چەند شەریکەیەکی ئەزنەبیان هینا بۆ ئیستثماری ئەو ڕووبارانە با بە شێوەی ئیستثمار ڕووبارەکان بدەینە شەریکات با ئەو شەریکاتە بێ بۆ لە تورکیا هەموو ڕووبارێک و ڕووبارۆچکەیەکی شەریکات دێ بۆ 51 ساڵ ئیستثماری دەکات دوای 51 ساڵەکە ئەیداتەوە حکومەتەکە دوای ئێمە بابێن بۆ 30 ساڵ بۆ 40 ساڵ ئیستثماری بکە دوای ئیستثمارەکە بەڵام ئێمە یەکەم شت تەوعیەمان پێویست لە ناو ملەتەکەمان تا ئێستا دروستکردنی سەد لایەن جەریمەیە. دابەزینی ئاوی ژێرزەوی لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 300 مەتر بۆ 400 مەتر پارێزگای سلەیمانی 100 مەتر پارێزگای دهۆک 200 مەتر بۆ 250 مەتر ئیدارەی گەرمیان 110 مەتر بۆ 130 مەتر ئاوی ژێرزەوی هاتۆتە خوارەوە
لە هەرێمی کوردستان چەندین کێشەی دیکە هەن یەکێکیش لەوانە بوونی ژمارێکی زۆر لە کارگەی چەو لمە لە ناو زەیەکاندا ئەمەش بە تەواوەتی کاریگەری کردوتە سەرکەمبوونەوەی ئاو لە هەرێمی کوردستاندا لە هەمان کاتیشدا گۆڕینی ڕێڕەوی زەیەکانە بۆیە هەموو بنەما زانستیەکان دژی دانانی ئەو کارگەن و تەنانەت بە زیانیشی دادەنێن بۆ سەر زەیەکان لە هەرێمی کوردستاندا. بۆچی تا ئێستا پرۆژەکانی ئاودێری جوتیارەکان زیاتر پشت بە ئاوی ژێرزەوی دەبەستن لە کاتێک ئێمە ئاوێکی زۆر باشی سەرزەویمان هەیە لە ڕووبارەکان لە زەیەکاندا؟ ئەوەی کە هەمانە تاوەکو ئێستاکە یەک پرۆژەی ئاودێریمان هەیە، پرۆژەی ئاودێری خەبات کە ئەویش نزیکەی دیزاینەکەی لەسەر 9 مەتر مکعب پێرسێکەنتەکە، بەڵام ئێستا کە نزیکەی 5 تا 6 مکعب سێکەنتی پێدا دەڕوا. پرۆژەی ئاودێری هاوشێوەی دیمان نییە، ناچار با بڵێن براجوتیارەکان پەنا لە بۆ ئاوی ژێرزەوی دەبن کە بەڕاستی ئەوەش کاریگەری زۆر زۆر خراپیە بە هیچ شێوازێک بە هیچ شێوازەک نابی پەنا لە بۆ ئاوی ژێر زەوی ببرێ. و بابین ئێستا کە ئەگەر بڵێن لە هەمان کاتیشدا ئەو شێوازی ئاودانەی کە هەیە لە کوردستان تاوەکو ئێستاکە بە تایبەتی و بەگشتی لە عێراق هەمووی شێوازێکی کۆنە، شێوازێکی کلاسی چییە؟ ئێمە ئەوەی کە زۆر زۆر گرینگە دەبی پشت بە شێوازێکی تەکنیکی نوێی ئاودان ببەستین. ئەویش کە با بڵێن سێرفز ئیریگەیشنمان هەیە، سپرینگە ئیریگەیشنمان هەیە، دریپ ئیریگەیشنمان هەیە. با من یەک داتات بدەمێ، ئێمە یەک لتر ئاومان پێرسێکەنتەک دەوێ لە بۆ 1 هێکتار، واتە لە بۆ 4.2 ئاو 4.2 ئاوی بەرئاو بکەین 1 لترمان پێرسێکەنتێک دەوێت. ئەوە ئەگەر بە سێرفز بیکەین، بەڵام ئەگەر باش دوو ڕێگایەکەی دیکە بیکەین بە دریپ و بە سپرینگلەر بیکەین لەوانەیە نزیک 670 هێشتان کەم دەبتەوە. کەواتە دەبی بە هەموو شێوازێک پشت پەنا لە بۆ ئەوە ببین شێوازی نوێی ئاودان بەکار بێنین. ئەو شێوازە کۆنە بەکارێنین دەبیتە هۆی بە هەدەرچوونی ئاوەکی زۆر و لە هەمان کاتیشدا کوالیتیەکی با بڵێن بەرهەمی باش و مان نابیت و هەم لە کوالیتی و هەم لە بڕەکەشی. کاک ڕێبوار، ئەگەر باسی زەی گەورە بکەین کە دەکەیتە سنووری پارێزگای هەولێرەوە تا چەند سوود لەو ئاوە وەردەگرن، چۆنە شێوازەکەی بە فیڕۆچوونیشمان بە دڵنیاییەوە هەیە، چۆنە ئەگەر بەڕێستان باسی بکەن؟ ئەگەر ئێستا کە داتای ئێستاکەی بەرگێڕەی بەڕێوەبەرایەتی ئاودێری ئێمە کە با بڵێن ئێستا کە داتای ئەو مانگەت بدەمێن نزیکەی 290 تا 300 مکعب پێرسێنکەتێک ئاو دەڕوا لە بۆ خوارووی عێراق، دەڕوا لە بۆ خوارووی عێراق. بەڵام ئێمە تاوەکو ئێستاکە بە داتا بدەمێ 105 هەتا 107 سوود لە زەی گەورە وەرگیرایە، پاشان نزیکەی 100 تا با بڵێن 95 193 زەی گەورە بە فیڕۆ دەچی و دەڕواتە خوارووی عێراق. نەمانتوانیوە ئیسفادەی لێ بکەین. ئەو پرۆژانەی کە هەند پرۆژە با بڵێن لە بۆ ئاوی خواردنەوەیە نزیکەی لە 100 تا با بڵێن 5 مکعبە بە هەموویەوە نزیکەی دەتوانم بڵێم 10 تا 12-13 مکعب ئاو دەتوانێت ئیسفادەی لێ بکە و باقی هەمووی دەڕوا. بابەتێکی تر کە دەمێت لەگەڵ بەڕێستانە باسی بکەم بوونی غەسالێ لە ناو زەیەکان بە تایبەتی زەی گەورە. ئایا ئەمە هیچ کاریگەری دەکات لەسەر زەی گەورە؟ لێرەوە دەمەوێت پەیامێک بگێنم لە بۆ زەی گەورە. زەی گەورە زۆر ماندووە، زەی گەورە زۆر هاوسەنگی زەی گەورە تێکچووە، زەی گەورە ڕێڕەوی زەی گەورە تێکچووە. ئەویش بەهۆی بوونی کانگاکانی چەو لم لەسەر زەی گەورە بە پیترین دەشتیان لە ناو بردیە. بۆ ئەو بابەتێش کاتی ئەوە هاتیە ئێمە لە با بڵێن لەسەر لە زێ بڕۆینە دەرێ واز لە زێ بهێنین تاوەکو بزێ بتوانی ماوەک هەلەکی بدەینێ خۆی نوێ کاتەوە تەدەجدل تیلقائی، یعنی تاوەکو بتوانین لەبەرەوەی زێ هیچی بەبەر نەماوە. توێژینەوە زانستیەکان تایبەت بە پاراستنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان دەری دەخەن. دەبێت ئیدارەدانی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان تەنها بە ڕێگای زانستی بێت و زیاتر سوود لە سەرچاوەکانی ئاوی سەرزەوی وەربگیرێت و دروستکردنی بەنداوی زیاتر لە هەرێمی کوردستان کلیلی چارەسەرکردنی تەواوی بابەتەکانە.